ئەم پاڵاوانتیە پێڵێن پاڵاوانەتی سێفیسێ ینی سێ یاریزان بەرامبەر بە سێ یاریزان لە نیو زۆنگا ئەکرێ جۆرێکە لە جۆرەکانی باسکە بۆ ئەوەی لەجاتیەوەی 15 یاریزان بەشدار بن بە 4 یاریزان دەتوانیتی پێ دروستکەی و لە ماوەکەی دەدەقەیە کات ناوەسە جگە لە ئاوتەکانانە بێ ینی پێی پێویست کاتەکە ڕاوەستی ئاوت و فاوڵ جگە لەوە لە 21 خاڵ کۆتاییە یاخود دەدەقە کات ینی دەدەقە کات شێی باتەوە ئەوە براوە یان 21 خاڵچێ بەدەستیێنێ ئەو براوا بێ چواردە تیپی بڵێن کوڕان بەشدارە لەگەڵ چوار تیپی کچان کە بڵێن دۆکی تیا زاخۆی تیا زریڤانی تایە ئەکادی تیا بوو ئەو سلێمانی ماشەڵا سلێمانی و دەربەنی خان و سیروان ئەوانش بەژان بەڵام کوتا ئێستا لە خولەکە بە دڵنیاییەوە بڵێن زاخۆ لەگەڵ قەڵا سەرکەوتون ستیاری باڵێن ئەم تۆزەشتر یاری سێم و چوارێمە لە نێوان پێشمەرگاکرێت لەگەڵ زریڤانەکان ئەماون ئەوان سێمەکە ئەو سێ تیپە سەرەکەم بە خولی عێراق ڕاستی ئەف جوورە پاڵاوانتی هەگەر هەبن یاریکەرت کورد استیفادە گەلێک جێتێن چونکە بە چەند ساڵە ئەکەتیە کوردستانیا باسکتبۆڵێ چه چالاکی نەرەکی خستینە ئەوە ئەکەتیە عێراقیا باسکتبۆڵە بطوڵە سێفیسێ ڕێکی خستی سەر چاردە تیمە پێکت هات ڕاستی هەمووی یاریکەرت کورد مەفا گەلێک جدید